سڵاتان لێبێ هاوڕێیان، ئەم جارەیان باسەکەمان لەسەر مانگی خۆمانە کە ئایا ئەگەر ڕۆژێک مانگ زەوی بەجێ بێڵێت چی ڕوودەدات؟ ئاخۆ دەستپێکێکی ژیانێکی نوێیە یاخود لە ناوچوونی زەوی؟ باسەکەمان زۆر تایبەت و سەرنجڕاکێشە، هەر بۆیە پێم خۆشە ئێوەش وەک بینەری ئێمە ئەم ڤیدیۆیە بنێرن بۆ هاوڕێ و کەسە ئەزیزەکانتان تاوەکو ئەوانیش بێبەش نەبن لەم زانیاری و ڤیدیۆیانە، تاوەکو ئێمەش بتوانین زیاتر خزمەت بە زمانی کوردی و زانیاری زیاتر پێشکەشی کۆمەڵگەی کوردی بکەین. لەم ڤیدیۆدا دەپرژێنە سەرەوەی کە ئەگەر مانگ وردە دوور بکەوێتەوە لێمان و ڕۆژێک بۆ هەتایە بەجێمان بێڵێت چ کارە ساتێک چاوەڕێی ئێمە و هەسارەکەمان دەکات؟ کاتێک مانگ زەوی بەجێ دەهێڵێت، کۆتایی زەوی یان دەستپێکی سەردەمێکی نوێ. ئەگەر مانگ بە ئەسپایی و بە شوێنەیی لە 90 ڕۆژدا بزر ببێت، دەرئەنجامی تۆقێنەر و قەرەبوونەکرا و بەرەوکی ژیانی زیندەوەران و مرۆڤ دەگرێتەوە. تەنانەت کاریگەری زۆر مەزن لەسەر هەسارەی زەویش دادەنێت. بزربوونی مانگ تەنیا لە کیسدانی تەنێکی جوانکیلەی درەوشاوە لە ئاسمانی شەودا نییە، بەڵکو دەبێتە هۆی تێکئاڵۆزانی خێزا و نیشتا و کەش و هەوا، تەکنەلۆژیا و تەنانەت کاریگەری لەسەر هەڵس و کەوت و ئاکاری مرۆڤ و ئاژەڵەکانیش دەبێت. لەم ڤیدیۆدا پێکەوە دەپرژێنە سەر ئەوەی کە ئەگەر مانگ وردە لێمان دوور بکەوێتەوە و بۆ هەمیشە ون ببێت چ کارە ساتێک چاوەڕێی ئێمە و هەسارەکەمان دەکات. لە هەفتەی یەکەمدا شەوەکانمان تاریکتر دەبن و تیشکی مانگ کاڵتر دەبێتەوە و سەرەتای تێکڕمانەکان دەست پێ دەکات. دەریاکان دەشەڵەژێن، نیشتا و خێزا و سەردەمانێک کە ڕێک و پێک بوون ڕیتمی خۆی لەدەست دەدا و ناهاوسەنگ دەبێت. لە هەندێک ناوچەی زەوی زەریاکان چەندین کیلۆمەتر پاشەکشە دەکەن و لە هەندێک ناوچەش شەپۆلەکانی ئاوی زەریاکان بە بەرزی بینایەکی دەنهۆمی شارەکان قوت دەدەن. ئاژەڵان سەریان لە دەشێوێت و باڵندە کۆچەریەکان ئاراستەی ڕێگاکانیان لەدەست دەدەن و بە کۆمەڵ لە ئاسمانەوە بەردەبنەوە. ئەمە تەنیا سەرەتایە، مۆتەکەی ڕاستەقینە پاش هەفتەی یەکەم بۆ مانگی یەکەمە. هێڵی ئەکسیاڵی زەوی واتە تەوەرەی زەوی تێک دەچێت و لە هەندێک ناوچە چەندین هەفتە خۆر هەڵنایەت و سەرمایەکی کوشندە دروست دەبێت. لە حاڵێکی تردا لە شوێنەکانی تر خۆر بێوەستان دەدرەوشێتەوە و هەموو شتێک دەسووتێنێت و ڕیتمی وەرزەکان بە تەواوی تێک دەچێت. مانگە دەستکردەکانی بۆشایی کەمانەوەیان لە خولگەکەیان گرێدراوی هێزی کێشکردنی مانگە لە خولگەکەی خۆیان دەردەچن و لە کار دەکەون. ئینتەرنێتی جیهانی زیانێکی گەورەی پێدەگا و سیگناڵی مۆبایلەکان نامێنێت و بازرگانی نێودەوڵەتیش لە چەند هەفتەی یەکەمدا تێک دەڕوخێت. تۆڕەکانی GPS لە کار دەکەون و فڕۆکەکان ناتوانن گەشت بکەن و گەشتەکانیان لە ناوەڕاستی ڕێگادا ون دەبن. کەشتیە بار هەڵگرەکان لە دەریاکاندا گیر دەکەن و قەیرانێکی گەورەی جیهانی ساز دەبێت. لە مانگی یەکەمدا گڕکانە خەوتوەکان دەتەقنەوە و دوو کەڵێکی خەست ئاسمانی زەوی دادەگرێت. چینی ئۆزۆن زیانی پێدەگا و زەوی دەکەوێتە بەر مەترسی زریانەکانی خۆر و تیشکە گەردوونیە مەترسیدارەکان. هەروەها نەخۆشیەکانی شێرپەنجە و پێست بە ڕێژەیەکی زۆر زیاد دەکەن. لە مانگی دووهەمدا واتە لە ماوەی 60 ڕۆژی یەکەمی دوورکەوتنەوەی مانگدا شارستانەتیەکان تێک دەڕوخێن و زەوی دەبێتە دۆزەخێکی زیندوو. کارەباکانی جیهانی دەپچڕێت و وێستگە کارەباییەکان تووشی کێشەی گەورە دەبن. وێستگەکانی کارەبای وزەی ناوەکی بەرەو ڕووی قەیران دەبنەوە و بەنداوەکانی بەرهەمهێنەری کارەبا تێک دەچن. لە دووهەم مانگدا خەڵک هەوڵ بۆ زیندوومانەوە دەدات. کۆگاکانی پێداویستی خۆراک بەتاڵان دەبرێن و
خەڵک بۆ پارونانێک دەست بۆ توندوتیژی دەبەن. دەوڵەتەکان چیدی توانای کۆنتڕۆڵیان نامێنێت و شارەکانی دەکەونە ژێر کۆنتڕۆڵی میلیشیا و باندە تاوانکارەکان. زانکۆکان و ناوەندەکانی لێکۆڵینەوەی زانستی دادەخرێن و زانست دەخرێتە قوشتبنێکی مێژووەوە. ئەگەر دەتانەوێت بزانن مانگی زەوی کە ئەو هەمووە کاریگەری لەسەر زەوی خۆمان و بوونەوەرەکانی هەیە چۆن دروست بووە و لە خولگەکەی زەویدا جێگیر بووە، دەتوانن سەردانی کەناڵەکەمان بکەن و بینەربن. لە مانگی سێهەمدا واتە 90 ڕۆژ دوای دوورکەوتنەوەی مانگ لە هێزی کێشکردنی زەوی ڕزگاری بووە و گەڕانەوەی بۆ دواوە بۆ نییە. هێڵی ئەکسیاڵی زەوی واتە تەوەرەی زەوی ئاراستەکەی لە دەست دەدا و زیاد و کەم دەکات بە شێوەیەکی پێشبینی نەکراو. هەندێک ناوچە بۆ هەمیشە لە تاریکیدا نوقم دەبن و قەت ڕۆژ هەڵنایەت. تێکڕایی شارستانەتیەکان بەهۆی گۆڕانکاری خێرایی کەش و هەوا لە ناو دەچن. تێکڕای تەکنەلۆژیاکان و پێشکەوتنەکان لە ناو دەچن. کارەبا لە ناو دەچێت و ئینتەرنێت ئاسەوارێکی لێ نامێنێت. ڕزگاربووان بە ناچاری ڕوو لە تەکنیکە کۆنەکان دەکەن وەکو ڕاوکردن و کشت و کاڵ و نەریتی و لە ژێر زەوی خۆیان داڵ دەدەدەن. پاش 3 مانگ ئەگەری ژیان لەسەر زەوی دەبێتە سفر. ڕزگاربووانیش کە لە بەهێزترینەکانن لە ژێر زەوی جەستەی خۆیان لەگەڵ هەلومەرجی نوێ دەگونجێنن. ڕەنگە ئەمە سەرەتای جۆرێکی نوێی مرۆڤ بێت، جیاواز لەوەی کە ئێمە دەیان ناسین. بەبێ مانگ زەوی چیدی ئەو هەسارەیە نابێت کە ئێستا هەیە. شارستانەتیەکان، شارەکان و ئاوەدانیەکان لە ناو دەچن. ڕەگەزی مرۆڤیش هەتا لێواری لە ناوچوون دەڕوات. لەوانەشە بە تەواوەتی لە ناویش بچێت. لەوانەیە هەندێک بەرگری زیاتر بکەن. ئەمە بکەنە دەرفەتێک بۆ مرۆڤایەتی. لەوانەیە هەزاران ساڵی تر جۆرێکی مرۆڤی خۆڕاگرتر، زیرەکتر و گەشە سەندووتر دەرکەوێت کە خۆیان لەگەڵ هەلومەرجی زەوی گونجان دەبێت. بۆچوونی ئێوە چییە؟ ئایا مرۆڤ دەتوانێت لەو دۆخەدا بژی و ڕزگاری ببێت؟ لە کۆمنتا بۆمان بنووسن ئەگەر چێشتان لەم ڤیدیۆیە برد. تکایە سەبسکرایبمان بکەن هەتا سیناریۆ و پەسلانیەکانی دیکەمان لە کیز نەدەن. بەڵێ هاوڕێیان، ئێستا زانیمان ئەگەر ڕۆژ لە ڕۆژان مانگی خۆمان لە زەوی دوورکەیتەوە چ کارە ساتێک دەخەومێ کە مرۆڤ چۆن وردە لە ناو دەچێت. جا پرسیارەکەی من لێرە ئەوەیە، بۆچوونی ئێوە چییە؟ ئایا مرۆڤ دەتوانێت لەو بارودۆخەدا بژی یاخود ژیان بەسەر بەرێت؟ ڕابۆچوونەکانتان بێگومان نەتوانن لە کۆمنتا بۆمان بنووسن و زۆر خۆشحاڵە بین دووبارە ئەگەر ئێوە بتوانن ئەم ڤیدیۆیانە بنێرن بۆ هاوڕێ و کەسە ئازیزەکانتان و بیرتان نەچێت سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن تاوەکو ئێمە زانیاری زیاترتان پێشکەشکەین بە زمانی کوردی. زۆر سوپاس کە لەگەڵمان بوون.